چاوە و چی دڵی دەنگن نییە لەگەڵم؟ ئاوێستا ئاوێستا بەجددی بێزار بوو، بەجددی ماندی بوو، بەجددی بەسە. چی بەسا؟ کەفنی باوکم جارێ زەرد نەبووە. ئاوێستا تۆ چەندە دەستی بە من دەکەی؟ ئەتواگات لە من نییە، من وەسم چی لێ هاتیە؟ بە بۆنەی باب تۆ باشە بابت من سەر و سەر چاومە خوا عەفوی کە ئینشەڵڵا جێومەکانی بەهەشتە. ئەوە 3 مانگە وەفاتی کردیە. من جارێ بڕوام نەکردووە، دڵم بڕوای بەوە نێنەوە باوکم نەماوە، ناتوانم بیر لە شتیکە بکەمەوە. لەبەر مەوزوعی بابتە یان لەبەر مەوزوعی مامتە؟ ئێ باشە دەبێ موشکلەکان حەل بێت، دەبێ شتەکان وەکو خۆی بڕواتە پێشەوە. نازانم ئەنگوت دەڵێن منداڵن، دەڵێن چاوتان هیچ نابینی، لەوە خۆتان کۆرە کردیە. دیارە مامت دەیوێت شتێکی لەو بابەتەی بخوا، باشە لەو میراتی وەرگری دەنا کا لەیلا. ئەمن ئەوە چەند ساڵت دەناسم قەت ناوی لەیلات نەینە. کاوە سیرکە تۆ و سالارە قسان دەکەن، بەس من سیقەی تاوام بە بامم هەیە و چاوەڕێم بزانم شتەکان چی لێ دێت. ئاوێستا بەجددیە من چیری تەحملم نەما، یانەوەتەوە هەفتەی دەتگوازمەوە یان ئیدی هەموو شتە کۆتایی پێدەین. یانی چی ئەو قسانە چی کۆتایی پێدێنی؟ یانی پشتی من ناگری چاوەڕێم ناکەی؟ ئاوێستا سەر و سەر چاوم پشتت دەگرم، بەڵام ئەوە وەزعامنی تێدایە. باشە دێ منیش پێم ناخۆشە شتەکانەوەی لاتوە، بەڵام بڵێم چی تازە ڕووی داوە، دەبێت چاوەڕێ بکەین. ئێ باشە بە خۆت و برات بڕۆنە کاتب عەدلی و خانەکەی بفرۆشن، وازە مامت بینە. ئێمامم دەبێت قسەی لەگەڵ بکرێ، ئاوا تێناگات. ئەم بەخۆم دەچم قسەی لەگەڵ دەکەم، بەخۆم قەناعەتی پێدەینم.